ئاماج و هۆکارەکانی هاتنی ئەو هێزەی حەشتی شعبی لە کەوتەکانی گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئەکرەم ساڵح بەرپرسی لەخی 22 پارتی لا گەرمیان. بەڕێز ئەکرەم ساڵح سڵاتان لێ بێتۆم کاتتان باش. ئەم ڕێکەوتنە ژێر بە ژێر و گوماناویانە چیا لە ماوەیەیان بینین؟ زۆر سپاس سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان 24. ئەلبەتە ئەمڕۆ بە شێوەیەکی کتوپڕ لە گەرمیان سەر لە بەیانی هێزێکی زۆری حەشتی شعبی ناوچەیەکی ئەمنی کە لە ڕووی بەرگریەوە بۆشایەکی ئەمنیە بەکارەهێنن بۆ ئەوەی پێشڕەوی بکەن بۆ ناو سنوورەکانی پێشمەرگە و لەوەیش ئەلبەتە چەند بیرەنەوتێک هەیە کە داپۆشراون بەڵام ئامادەکراون هاتوونەتە ناوچەکە بە چەک و جبەخانەیەکی زۆرەوە. هەر هاتنی ئەو هێزە لەو کاتە بەبێ هەمانگی چونکە لە پارێزگای دیالە لە خانەقین ژووری ئۆپراسیۆنی هاوبەشی پێشمەرگە و سوپای عێراق هەیە، بەبێ ئاگاداری سوپای عێراق و بەبێ ئاگاداری هێزەکانی پێشمەرگە هاتنی ئەو هێزەی حەشتی شعبی جێگەی گومان و جێگەی پرسیارە. ئەلبەتە بە بڕای من دوو ئەجندایان هەیە. ئەجندایەکیان داگیرکردنی خاکە کە هەر گەشتونەتە شوێنەکە دەستیان کردووە بە سەنگەر لێدان و ساتر هەڵکەندن بۆمانەوە و ئامانجێکی تریشیان دەست بە سەراگرتنی ئەو بیرەنەوتانە بووە بۆ ئەوەی نەوتەکەی دەربێنن و بە ڕێگەی قاچاق دوور لە دەسڵاتی حکوومەتی هەرێم و تەنانەت حکوومەتی عێراقیش بۆ بەرژەوەندی تایبەتی بەکاری بهێنن. بۆیە ئەوەی کە ڕووی داوە پرۆسەیەکی گوماناویە و دەبێ هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە حسابی ورد لەسەر سنوورەکانی نێوان هەرێم و حکوومەتی بەغدا بکە و ئەو بۆشایە ئەمنیانەی کە لەو ناوچانە هەیە وەکو پێویست پێشمەرگە پڕی نەکردوێتەوە پێویستە بە لیواکانی وەزارەت پڕ بکرێتەوە، چونکە لیواکانی وەزارەت لەبەر ئەوە هێزی هاوبەشن و هێزێکی ڕاهێنراون و بە ئاسانی ناتوانرێ فێڵ بکرێت چونکە تاگلایەن نین ئەتوانن باشتر سنوورەکان بپارێزن. هەر بۆیە ئیمڕۆ بوونی لیوای 5 پیادە لەو سنوورە کاریگەری باشی هەبوو لەوەی کە ڕێگری لە هێزەکەی حەشتی شعبی بکەن و پێیان بڵێن کە ئێمە هێزێکی سەر بە حکوومەتین نەک هێزی هیچ حزبێکی سیاسی و تەنها فەرمان لە وەزارەت و لە حکوومەت وەرئەگرین و ئەوە وای کرد کە هێزەکەی حەشتی شعبی ئەوە تێبگەن کە بربەست لە بەردەمیان هەیە و ئەگەر ڕێکەوتنێکی ژێربەژێر و لابەلای شەبێ بە ئاسانی بۆیان ناچێتە سەر. بەڵێ بەڕێز ئەکرەم ئەوان کە هاتوون و توانە ئەمە بەڕێکەوتن لەگەڵ چەند کەسێکی ناو حزبێکی سیاسی هەرێمی کوردستان هاتوینەتە ئێرە و دواتریش توان ئێمە بە دوای داعشە هاتوین لەم ناوچانەڵێن داعشێ بەڵام بە مەرجێک کەمترین جوڵەی داعش لەو ناوچەیە هەیە کە ئەمڕۆ حەشتی شعبی بەنیاز بە گوای کێوماڵی ئەو ناوچانە بکات. پێتان وانییە هەر جوڵەیەکی سەربازی لەو ناوچانە لە دەرەوەی ئاگاداربوونی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە کارەساتی گەورەی لەیەکەوێتەوە و ئامانجەکەی تەنها بەرژەوەندی حیزبی و کەسیە؟ جارێ ئەوێ بڵێم ئەو ناوچەیە بە هیچ شێوەیەک داعاشی لێ نەبووە و ناوچەیەکی وشکە و ژیان زۆر ئەستەمە تێیدا و هیچ کەسێک لەو ناوچەیە بە ئاسانی ناتوانێت دوو ڕۆژ بمێنێتەوە چونکە ئاوی لێ نییە. بۆیە ئەو بیانوەیەکی بەتاڵە تەنها بۆ پەردەپۆشکردنی شکستی ئەو پلانە ژێربەژێرەیە. بەڕاستی ئەمە لەلایەکی تر هەر ڕێکەوتنێک لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەبێ ئاگاداری حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت ئەنجامدانی هەر ئۆپراسیۆنێکی سەربازی بەبێ ئاگاداری وەزارەتی پێشمەرگە ئەچێتە چوارچێوەی خیانەت و خاکفرۆشیەوە. بەڕاستی بۆیە ئومێ دەکەم ئەوەی وتویانە وا نەبێت، بەڵام ئەگەر وابێ ئەوە مەترسێکی زۆر گەورەیە و دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ تایبەتی ئەو لایەنەی کە ئامێژەت پێدا قسە بکە و بلێپرسینەوە بکە ئایا بە چ مافێک ئەو جۆرە ڕێکەوتنە ژێربەژێرانە ئەکەن
ئەگەر لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانن ئەوە بابەتێکە و ئەگەر لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانین و وەک حزبێکی سیاسی ئەچن لەگەڵ میلیشیای چەکدار ڕێکەوتنەکان ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاگاوە لەگەڵ ئەم جۆرە مامەڵانە هەڵسوکەوت بکە چونکە بە دڵنیایی ئەو هاتنی ئەو هێزە هاتنێکی گوماناییە و هیچ پەیوەندێکی بە پرسی داعاش و جموجوڵی داعاش لەو سنوورە نییە و هیچ جموجوڵێکی داعاش ماوەیەکی زۆرە لەو سنوورە بەدی ناکرێت بە تایبەتی ئەو شوێنە بەڵام ئەو شوێنە بۆ خۆی بۆشایەکی ئەمنی تایە لەبەر ئەوەی لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگە پێویست بووە کە لە ڕووی سەربازیوە هێزی پێشمەرگە پڕی بکاتەوە ئەوە دەرفەتی ڕەخساندووە کە بێ ئەوەی ڕێگری لە هێزەکەی حەشدی شەعبی بکرێ پێشڕەوی بک بۆ قوڵایەکی زۆر و هەوڵ بدا ئەو ناوچانە داگیر بکە بەڕاستی ئەگەر بە دەنگەوە هاتنی هێزەکانی پێشمەرگە نەبوایە و ئەگەر ڕۆڵی میدیا نەبوایە و بە دوواداچوونی حکوومەتی وەزارەتی پێشمەرگە نەبوایە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی عێراق ئەو هێزە بۆ ئەوە نەهاتوون بگەڕێنەوە چونکە ئەو چەک و جبەخان و ئالیاتە سەربازیانەی بوو لەگەڵ خۆیان هێنابوو هی ئۆپراسیۆنێکی کاتی نەبوو بەڵکو هی خۆجێگیرکردن بوو و هی مانەوە بوو بەڵام هەوڵی هەمەلایەنەی هەمولایەک بە تایبەتی کە ژووری ئۆپراسیۆنە هاوپەشەکانی عێراق بێ ئاگایی خۆی وەهی دیالە بێ ئاگایی خۆی لەم پرۆسە دەربڕیوە هەر ئەمە بۆ خۆی جێگەی گومانێکی گەورەیە ئایا هێزێکی 200,000 کەسی بە زیاتر لە 100 ئۆتۆمبیلی هەمەجۆرم پێتان وایە بێ ئاگا بووبنەوە حکوومەتی عێراق ئاگای لێ نەبێ بە ئەوان لایەنی سوپای عێراق بێ ئاگایی خۆیان دەربڕیوە بەڵام ئەم هێزەی کە هاتووە حەشدی شەعبی بووە و من پێم وایە حەشدی شەعبی لە ئەجندا تایبەتی و هاوبەشەکانیان پرس بە سوپای عێراق ناکەن و ئەجندای خۆیان جێبەجێەکەن ئەوەی کە بی ئاگایی خۆی دەربڕیوە ژووری هاوبەشی ئۆپراسیۆنەکانی پارێزگای دیالەیە کە لە سوپای عێراقە نەک لە حەشدی شەعبی بەڵێ کەوا بێت ئێستا چاوەڕی چ نیە سپاکێک لە حکوومەتی عێراقی نێم هەرچەنەوەکو تۆڵی سوپای عێراق هەڵێ نێمە ئاگادار نین لەگلایەکە حکوومەتی عێراق موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نانێرێ لەلایەک لە ژێردەستیەوە هێزێکی حەشدی شەعبی دێن دەیانەوێت بەشتر لە خاکی هەرێمی کوردستان داگیر بکەن هاوشێوەی 16 ئۆکتۆبر هەموو جارە ئەمە ماوەتووە لە عێراق ئەکرێ بڵێن دوو حکوومەت هەیە حکوومەتێک هەیە کە ئەو حکوومەتەیە و محەممەد شیاع سوودانی فەرمانڕەوایی ئەکا یان سەرۆگۆزیرانێتی حکوومەتێکی سێبەریش هەیە کە میلیشیاکان ئیدارەی ئەدەن و ئەو ئەجندا جێبەجێکەن کە ئەجندایەکی ئەقلیمیە و بەپێی ئەو ئەجندا ستراتیژیە کارەکەن کە بەرەی مقاومە لە عێراق و ناوچەکە و ئەوانەی کە لە بەرەی مقاومەن تایدا هاوبەشن و کاری تیاکەن بۆیە لەم حاڵەتانە دەبێ حکوومەتی عێراق بتوانێت باشتر کۆنتترۆڵی ئەم هێزە چەکدارە میلیشیانە بکە بۆ ئەوەی کێشە و ئاشاوەی زیاتر لە ڕوو لە بارودۆ لە نێوان هەرێم و عێراق نەکا و ئەم کێشانە سەر نەکێشێ بۆ گرفتی گەورەتر بەداخەوە من پێم وایە ئەو کێشە و ئەو گێچەڵەیش لە بابەتی موچە بە هەرێمی کوردستانەکرێ هەر باشێکە لەو ئەجندا یەی کە ئەیانەوێ گوشار لەسەر هەرێمی کوردستان بکەن بۆەوەی هەرێمی کوردستان تووشی گرفتی سیاسی بکەن دیشی گرفتی ئابووری بکەن بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان ناچار بکەن زیاتر سازشیان بۆ بکەن کە لە من پێم وایە لەوەدا بە هەڵەدا چوون چونکە خەڵکی هەرێمی کوردستان هەر سازش لەسەر هەرچی بکە سازش لەسەر کەرامەتی خۆی و خاکی کوردستان ناکە. بەڕێز ئەکرەم ساڵح بەرپرسی لە خەیب سودوی پارتی دیموکراتی کوردستان لە گەرمیان سپاس بۆیەوە.